مامۆستا بۆ پێکەنی وڵی شەرمەکەمت بینیەوە ینی وەسفەکەی ئەوڵم خراپ نەبوو کەوتم با تۆزێ شەرم بکەین وڵی شەرمەکە میلەتەوە کەوتورەکەی بێ باش ئەوە چییە؟ ینی تۆزێ هەستەکەم ڕێ بە خۆم نایەم بڵێم هەر پرسیار یۆشکەم بڵێمەوە هوەرە بەڵام بە تۆڵێمەوە چییە؟ وڵا هیچ نییە نەکبەتێ میلەتەیە کە ئەو شتانی تیا دروستە بێ باشە سوچی چێە؟ بڵم سوچی کێ سوچی کۆمەڵە سوچی ئەو جوانەیە سوچی حکوومەتەکەیە سوچی فرەبوونی ئەم حیزبانێ هەموو شتێک لەو شتانێکەوە وەکو دیاردە ئەمڕۆ لە ناو گۆڕەپانەکان سوچی هەمویانی تایە ئەمەی پێباژنەیەکی کە پێ باشە لە داخیەوەی کە ئەوەی پێباژنێ ئەوەی کە لە داخیەوەی کا بۆ معاکەسەکردن ئەمە تەبیعەتی باشەڵگای کوردی وەکو میوزیسیانێک و کاگا لە بەدەل لە مۆسیقای کوردی گەشتی دەرەوە زۆر کردووە لەگەڵ مۆسیقای دەرەوە زۆر ژیاوی لەگەڵ کەسانی بەرپرس و پەرلەمانتار لە حیزبەکانی دەرەوەی کوردستان بە تایبەت حیزبە ئەوروپیەکانە بەرکەوتنێ هەبووە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئێحمالی حکوومەتیش نییە ئەوە بە تاکید کاڵێم هەمووی تیا بەشداری هەریەکە بە بەشێک بەڵام لە ئاخریا هەموو دێتۆ لای حکوومەت لە ئاخریا هەمووی کێشەکان دێتۆ لای حکوومەت دەبێت ئەو سیستەمی بۆ دابنێ ئەو جڵۆگیری بکە ئەو بڵێ ئەم شتانە خراپە نابێ بکرێ ئەم دیاردانە نابکرێ و ئیجازە نابەوە چونکە گەرەوە لەسەر فەنی کوردی حساب بکەی قوڕ بەسەر کورد تەواو من ئەوە ناویشتەکە بم ئەگەر لەسەر حسابی ئەوەشەکەی ئێمە لە سەردەمێکە ئەژین حکوومەتمان هەیە و لە شارستانیە تا ئەژین و ئەبێ لەگەڵ ئەم ژیانە سەردەما خۆمان بگونجێین ئەوە دیاردەیە زۆر نامۆیە شتێکی غەڵەتە باش